100 ساڵ بەسەر لەدایکبوونی میخائیل کلاشینکۆفدا تێدەپەڕێت. ئەو هاوڵاتیە ڕووسیەی چەکی کلاشینکۆفی داهێنا. میخائیل کلاشینکۆف لە خەونی بوون بە شاعیرەوە بە ئاڕاستەی داهێنانێک وەرچەرخا کە بەهۆیەوە ملیۆنان مرۆڤ و ئاژەڵ و باڵندە لە ناو چوون. هاوکات داهێنانەکەی ڕۆڵی گرنگی لە پێشکەوتنی بواری سەربازی وڵاتەکەیدا هەبووە. میخائیل کلاشینکۆف لە 10 تشرینی دووەمی ساڵی 1990 لە یەکێتی سۆڤێتی جاران و ڕووسیای ئێستا لەدایک بووە. هەر با منداڵی خراوەتە بەر هەموو جۆرە کارێک، لەگەڵەوەدا بەردەوام خولیای شیعر و نووسینی هەبووە و خەونی ئەوە بووە ببێتە شاعیر. لەو چوارچێوێشدا 6 کتێبی نووسیوە کە بەشێکیان شیعر بوون. پاش تەواوکردنی پۆلی حەوتەم میخائیل وازی لە خوێندن هێناوە و بەڕێگەپێدانی زڕباوکەکەی خێزانەکەی بەجێ هێشتووە. لە کارگەی تراکتۆر کاری میکانیکی دەست پێ کرد و سۆزێکی بەتینی بۆ چەک پەیدا کرد. لە منداڵیدا دووچاری نەخۆشی جۆرا و جۆر بووە، تەنانەت هەر بەخۆی نەخۆشیەوە لە تەمەنی 6 ساڵیدا لە مەرگ نزیک بووەتەوە. داهێنەری چەکی کلاشینکۆف لە ساڵی 1938 پەیوەندی بە سوپای سووری سۆڤێتەوە کردووە و لە بەشی تەکنیکی دەبابە کاری کردووە. لە خزمەتکردنی لە ڕیزی سوپادا کارامە بووە و هەر ئەوەش وای کردووە جەنەڕاڵەکانی سوپا دەستخۆشی لێ بکەن و کارەکانی بەرز بنرخێنن. میخائیل کلاشینکۆف لە جەنگی جیهانی دووەمدا بەشداری کردووە. لە جەنگی بریانسک لە ساڵی 1941 دژی ئەڵمانیا لەو جەنگەدا بریندار دەبێت و دواتر دەیگوازنەوە بۆ نەخۆشخانە. لەو کاتەدا بوو کە بیری کردەوە چۆن چەکێکی پێشکەوتو دروست بکات تا باشتر ڕوبەڕووی دوژمنەکەیان ببنەوە. دوای چەند ساڵێک لەو بیرکردنەوەیە و لە ساڵی 1947 لە داهێنانێکی ناوازەدا چەکی AK-47 دروست کرد کە بە ناوی خۆی ئۆتۆماری کرد و ناوی نا کلاشینکۆف. بەشە جێگیرەکانی چەکی کلاشینکۆف یەکاتون لە لولا، ژێردار، بۆری غاز، دەسک، داپۆشەر و لەشی چەک. ڕۆژنامەی ئەمریکی ناشۆناڵ ئینترست پۆلێنی بۆ 5 باشترین و ترسناکترین چەک لە جیهاندا کردووە کە چەکی کلاشینکۆف پلەی یەکەمی ڕیزبەندەکەی بەدەستێناوە. ڕۆژنامەکە باسی لەوە کردووە کە ئەو جۆرە چەکە لە سەردەمی یەکێتی سۆڤێتی پێشوو بەرهەم هێنراوە و لە هەموو ناوچەکانی جیهاندا بڵاو بووەتەوە. بەهۆی تایبەتمەندیەکانیەوە بە درێژایی دەیان ساڵی ڕابردوو خواستێکی زۆری لەسەر بووە. کلاشینکۆف یەکێکە لە سوکترین چەکە ئۆتۆماتیکیەکانی جیهان، لەگەڵەوەشدا تۆکمەیە و جێگای متمانەیەکی زۆرە. بەپێی ڕۆژنامەی ناشۆناڵ ئینترست کلاشینکۆف یەکێکە لە ترسناکترین ئەو چەکانی لە دەرەوە ڕوبەڕووی هێزەکانی ئەمریکا دەبێتەوە. بەپێی ئامارەکان تا ئێستا زیاتر لە 100 ملیۆن دانە چەکی کلاشینکۆف دروست کراوە و لە سەرتاسەری جیهان بڵاوی پێکراوە.